كلما نضجت جلودهم هرچی وەختێکیش ئەم پێستەیان برژا پێستێکی تریان بۆ دروست دەکەینەوە كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب بۆی زیاتر ئازار بچێژن لە ڕووی زمانەوانیەوە کە سەیرەکەین شتێکی تەسەور کراوە پێستی ئەسووتێ یەکەم شتێکە ئەنجا هەر وەختێک ئەم پێ خوای پەروەردگار پێستێکی تریەکاتەوە ببەرە وەکو شتێکی علمیش ئێستا کە سووتان دەرەجەی سووتانەکەن بە چەند پلەیەکەوە خەتەرترینی سووتان ئەوەیە کە بەس پێستی سووتا بێ سووتانێک کە چۆتە خوارێ بۆ ناو گۆشتەکە ئەو ئازارە ناگەێنێت کە بە پێستەوە هەیە چونکە زۆربەی ئەم ڕیشاڵانەی مەسئولن لە نەقڵکردنی هەستەکان بۆ مێشک و تەوجیهدان بە ئەندامەکانی لەش ئەم ئەعسابانەی کە لە پێستان ئەمان زیاترن لە پێستان وەک لە خواروتر بۆیە خوای پەروەردگار نافەرمێ كلما نضجت لحومهم كلما شويت لحومهم هەر وەختێک گۆشتیان برژا گۆشتی تریان بکەینەوە بەسەرا بەڵکو فەرمێ كلما نضجت جلودهم هەر وەختێک پێستیان هەڵقڕچا نضوج يعني آخر دەرەجەی گەیاندن كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها دیسان پێستێکی تریانەکەینەوە بەبەرە ليذوقوا العذاب بۆ ئەوەی ئازارەکە بچێژن خوای پەروەردگار پێستی ئێمەش و ئێوەش لە ئاگری جەهەنەم بپارێزێ كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب إن الله كان عزيزا حكيما خوای پەروەردگاریش هەموو شتێک لە شوێنی خۆیانکە ئەم ئاەتەی چۆن ڕەبت کردوتەوە بە پێشووترەوە ئاەتەکانی پێشووتر باسی کۆمەڵێک شتیانە کرد لە باسی جوولەکەکانیان لە باسی منافقەکان یا ئەو کەسانی کە ئیمانیان لاوازە و زەعیفە جا ئوسلوبی قورئان خۆی وایە جاری وایە باسی اختلافاتی کۆمەڵەکە نێوانی مسلمانان ئەیان ترسێنێ بە ئاەتێکی جەهەنەم جاری وایە خوای پەروەردگار باسی پاداشتی ڕۆژی قیامەتەکە بەڵام پێش ئەوە داواکە لە مسلمانەکان لە پێناوی خوایە ڕاپەڕن ئیشکەن ئیسلامەتی بگرن یان داواکە باسێگەکە لەوەی کە ئەو کەسانەی سەبریان زۆر گرتووە لە قیامەتە لە دنیای خوای پەروەردگاریان لەگەڵ إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون یان إن الله مع الصابرين خوای پەروەردگاریان لەگەڵ لە ئاخیرەتیشە هەر لە دنیاشە بۆ سەیدنا یوسف فەرمێ إنه من يتقي ويصبر هەر تەقوای ببێ و سەبر بگرێ نەتیجەکەی ئەو نەتیجە باشەی هەیە بۆ قیامەتیش خوای پەروەردگار پاداشتی ئەو کەسانە ئەداتەوە کە باسی ئەو سەبرە ئەکا باسی تێکۆشان و ڕەنجێکیشەکە بە هەمان شێوە پێکەوە ئەیان گونجێنە دوای ئەم ئاەتانی کە باسی جەهەنەمەکە ئەمەش چەند ئینسان تەسەووریەکە شێوەیەکی چەند سەیرە هەر پێستەکەی ببرژێ پێستێکی تری دیسان بکاتەوە بەبەرە چ زەلیلیەکە چ معاناتێکیشەکە ئینسان بیچێژێ ئەگەر لەم دنیاە بیسووتێنن بەس پێستێکە ئەسووتێ و ئیتر مەگەر چاک بێتەوە دوای سێڵەکانی سەر لە نوێ دروست ببنەوە بەڵام ئەوەی خوای پەروەردگارە فەرمێ لەگەڵ سووتان و برژانیا پێستێکی تریەکەنەوە بەسەرا